ئەچینە لای تەوەرێ ئێوارەی کورسات مەگەزین و باس لە بابەتێکی گرنگەکەین ئەویش سوشال میدیایە و چۆن توانیوێتی کە لە زۆرێک لە کار جیاوازەکانە بتوانێت خزمەت بە کەسانێکی زۆر بکات. ڕاستە ئێمە هەمیشە لێرە و لەوێ گلەیمان لە بەکارهێنانی سوشال میدیا هەیە کە بە شێوازێکی هەڵە بەکارێنێ، بەڵام لەگەڵ ئەمەش لە بەرامبەرە کەسانێکن کە بە شێوازێکی زۆر باش ئەتوانن خزمەت بکەن و خزمەت بە کەسانێکیش بکەن کە بینەریانن. ئەمڕۆ باس لە یەکێک لەو ماستەرنامانەکەین کە لەژێر ناونیشانی لێکدانەوەی یاخود لێکۆڵینەوەی واتایی بۆ شێعر لە سەردەمی دیجیتاڵیدا بەبزانین چۆن بەڵێن سەردەمی دیجیتاڵی و سوشال میدیا توانیوێتی لە خزمەتی کایەکانی ئەدەبوو بە تایبەتیش لە خزمەتی شعرابێت. گفتوگۆکەم لەسەر تەواوی بابەتەکە میوانداری زۆر بەڕێز محەممەد مانوچەر کە بەڕێزیان توێژەر و مامۆستای زانکۆشن. کاک محەممەد سڵاو لێبێ، زۆر بەخێربێ، سپاس بۆتان باش، سپاس بۆتە مامۆستاگیان. ئەنجا باس لە شعر و هەروەها پەیوەستکردنی بە دنیای دیجیتاڵیەوە ئەمە بابەتێکی نوێیە یاخود بۆ ئێمە بابەتێکی نوێیە وا بکات ماستەرنامەیەکی لەسەر بنووسرێت؟ ڕاستە دەست خۆش بێت. شعر لە 4000 ساڵ لەمەوە پێشەوە وتراوە کۆنترین تێکستی شعری ئێمە شعری گەلگامێشەکە لە ئەم وڵاتی ئێمەیە بووەوە، لە وڵاتی سۆمەریەکانە بووە. ئەگەر بگەڕینەوە ئێمە بۆ ئەو مێژووە کۆنەوە پاشان شعر گواستراوەتەوە بە نەوە دوایینەوە گەشتووە بە ئەم سەردەمە. بەڵام لەم سەردەمەیە سەیرەکەین لە شعری دیجیتاڵی زیاتر وە زۆرێک لە لێکۆڵەرەوان ئەڵێن کە ئەگەر بێت و سەدی شعرەکان دیجیتاڵی نەبن، زۆربەی زۆری شعرەکانی ئەم سەردەمە دیجیتاڵین وە زۆرێک لە شاعیران ئەکسێسی تەواویە زۆر بە ئاسانیە توان دەست بگەێنن بە کۆمپیوتەر و بە ئامێرە دیجیتاڵیەکان و ئەتوان لە ڕێی دیجیتاڵەوە شعری خۆیان بگەێنن بە ئەو کەسانی کەیانەیە بخوێنەوە خوێنەری شعرن. لەبەر ئەوە بابەتی دیجیتاڵی و دیجیتاڵایزیشن لە دنیایەوە شعر کە ئەڕاتە بواری دیجیتالیەوە شتێکی نوێیە بۆ ئێمەی کورد و بۆ ئێمەی لێکۆڵەرەوانی کورد شتێکی زۆر زۆر تازەیە. من خۆم شانازی ئەوم پێ بڕاوە کە یەکەم کەسێک بووم لە کوردستانەوە توانم ئەو لێکۆڵینەوەی لەسەر ئەو بکەم کە ئایا شعری دیجیتاڵی چییە و ئەمەی من تەنها کردنەوەی دەرگایەکە لەسەر لێکۆڵینەوە لە بواری شعری دیجیتالیاوە ئەوەش چەند لەقێکی لێ بێتەوە کە دواتر بە وردی باسیەکەین. پێم خۆش بوو لە ئەم ئێوارەیە گفتوگۆ لە ئەو بارەوە بکەینمان. جا پێمان بڵێ شعری دیجیتاڵی چییە؟ ئێمە هەمیشە بەڵێنەوەیەکی شەرمان لە ناو کتێب بینیوە و بە ئێستاشەوە ینی ماشەڵا کۆڕە شعرەکان ئەوەندە زۆرن و بڵاوکردنەوەی کتێبە شعرەکانیش ئەوەندە زۆرن، ینی بە هەفتانە ئێمە بە خۆشحاڵیەوە بڵێم لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە شاری سلێمانی ئێمە کۆڕی شعری ئەبینین و شعرە خوێنرێتەوە. ئەمە چ جیاوازێکی هەیە لەگەڵ ئەو بابەت؟ ئەگەر خۆت ئەو جیاوازیەمان پێ بڵێیت و پێشمان بڵێ شعری دیجیتاڵی مەبەست لێی چییە؟ شعری دیجیتاڵی ئەمە مەبەستمان لە ئەو شعرانەیە کە شاعیران زۆربیان لە پلاتفۆرمە دیجیتاڵیەکانە بڵاوەکەنەوە. بۆ نمونە ئێمە شاعیرەمان هەیە لە ئینستاگرامە شعر بڵاوکاتەوە، هەمان لە فەیسبووکە شعر بڵاوکاتەوە، هەمان لە تویتەرە بڵاویەکاتەوە. ئەم پلاتفۆرمە سۆشیال میدیایانە بوون بە هۆکاری ئەوەی کە ئەم شعرە دیجیتاڵیانە لەدایک بوون و پێش ئەمە لە ساڵی سەرەتای پەنجاکانەوە شعری دیجیتاڵی مێژووی سەرەتای داهێنانی شعری دیجیتاڵی ئەگەڕێتەوە بە ساڵی پەنجاکان بەپێی ڕای لێکۆڵەرەوان و ئەو کەسانی کە من لە ماستەرنامەکەی خۆمە ئیشارەتم پێیاوە ئەیگەڕێنەوە بۆ سەرەتای ساڵی پەنجاکان لەو کاتێک کە شاعیران و نووسەران و بیرمەندان توانیویانە دەست ببەن بۆ کۆمپیوتەر و توانیویانە لە ڕێی کۆمپیوتەرەوە بابەتەکانی خۆیان یەکەم جار بخەنە سەر نووسین و بیخەنە بەرچاوی خوێنەرانیان. شعری دیجیتاڵی ئەگەڕێتەوە بۆ سەردەمەوە. ئێستش لە ئەم سەردەمەیە ئێستا هاتووتە ناو بواری سۆشیال میدیا و ئێمە شاعری زۆرمان هەیە لە ئینستاگرامە کە فۆکەسی تایبەتی من لەسەر ئینستاگرام پەوتری بووە و نمونەی ماستەرنامەکەت لەسەر کێ بوو؟ لەسەر خاتونێکی هندی کەنەدی بووە کە ئەم خاتونێکی گەنجە لە دایکبووی ساڵی 1992 بە ناوی ڕوپی کۆر. ئەم خاتونە لە ساڵی 2014 یەکەمین شعرەکانی خۆی لەسەر ئینستاگرام بڵاوکاتەوە، فۆلۆوەرزێکی زۆری هەیە. ئێستا ئەم خاتونە
نزیکی 5 ملیۆن فۆلۆوەرزی هەیە ئەمە ژمارەیەکی زۆرە بۆ فۆلۆوەرزی کەسێک کە تەنها شاعیر بێەوە ئیشی ئەم کەسە نووسینی شعرەوە بڵاوکردنەوەی شعرەوە کەسانێک ئێستا لە سۆشیال میدیای خۆمانەزانین ئەو ترێندانەی کە هەنشتی زۆر تافی هەنشتی بێمانان شتانێکن کە خەڵک بەداخەوە کە خەڵک وەکو ئینتەرتێنمێنتێک یاوەکو چێژ وەرگرتنێکی کاتی بۆ دەردانی دۆپەمینێکی کاتی و سەیریە کاتوانە بەڵام شاعیر توانیوێتیوە ئەم کەسە کە ڕووپی کۆرە توانیوێتی جێی خۆی بکاتەوە لە ئەو پلاتفۆرمەیەوە توانیوێتی فۆلۆوەرزێکی زۆری هەبێ لەم ڕێگەیەوە توانیوێتی دەنگی خۆی بگەینە بە هەموو دنیاوە کەسانی کەشمان هەیە لە ڕاستیە شعری ئینستاگرام سەرەتاکەی لە پێش ڕووپی کۆریشەوە دەست پێکا کە ئێمە خاتونێکی کەمان هەیە کە لانگ لیڤی ناوە ئەم خاتونە کەمبۆدیان ئەوسترالیانە یعنی خەڵکی کەمبۆدیایە بەڵام لە ئوسترالیاژی و ئەمیش لە یەکەم کۆمەڵە شعری کە بڵاوی کردەوە بە ناوی Love and Misadventures لەڤ و نەهامەتیەکانی بڵێن بەو شێوەیە توانی بگات بە خەڵکێکی زۆر هەر لە ڕێگەی ئەم بڵاوکردنەوەی شعرانی لە ئینستاگرامە و پاش ئەو کتێبەکەی دەرکرد کتێبەکەی 150,000 عەدەدی لێفرۆشراوە یعنی بۆ بە یەکێک لە پڕفرۆشترین کتێبەکان لە بواری شعرە ئەمە هەر بەهۆی ئەوەی کە لە ئینستاگرامە بڵاوی کردێتەوە فۆلۆوەرزێکی زۆری هەبووە لە ئینستاگرامە دوای ئەوە شاعیرانی کەمان هەیە ئەتیکەسمان هەیە کۆمەڵێک شاعیرمان هەن کە زۆر جددی و زۆر خەمخۆرانە لە بواری شعرە کارەکەن و ئەیانەوێت دەنگی مرۆڤی نوێ بگەێنن بە خەڵکان زۆر باش اینجا لێرە ئەمە پرسیاری ئەوە بکەم ئایا بەڕێستان بۆ پێی کە ماستەرنامەکەتان لەسەر بابەتی شعر و هەروە بە دیجیتالکردنە شاعیرانی ئێمە لە دوای ماستەرنامەکەی بەڕێستانەوە چۆن نەتوان سوود لەم بابەتە وەرگرن بۆ هیچ نەبێلانی کەم ئەوانیش بینەرەکانیان زۆرتر بێت فڵۆرسەکانیان زیاد بکات یاخود کەسانێک هەبن بتوانن خۆیان شاعرن سوود وەرگرن ڕاستە خۆی لە ڕاستیە ئێمەش هەمانەوەکو کورد و شاعیرانێکمان هەیە من خۆم سەرنجم یاوە مدەتەی کە خەریکی ئیشوکاری خۆم بووم لەسەر شعرەکانی ڕووپی کۆر هەر ئینستاگرام خۆی وایە کە ئەلگۆریتمێکی هەیە ئەو شاعیرانت بۆ هێنێتەوە کە بەو شێوازە نووسن کۆمەڵێک شاعری کوردیشی پیشانیان کە ئەیان نووسی بەڵام بەداخەو کەمتر بە کوردی ئەنووسن و زۆربیان بە زمانی ئینگلیزی ئەنووسن بەڵام نەیان توانیوە ینی ئەو سنوورە تێپەڕێن و بگەنە فۆلۆوەرزێکی واکە دەرکەون کۆمەڵێک شاعیرمان هەیە ئەمەش لەو بوارەیەوە ئەشتوانن ئیسفادە لەوە بکەن یعنی ئەمە بابەتێکی کراوەیەوە هەر کەسێک دەتوانێت ئەسپی خۆی تاو بدادوە من پێشنیاریەوە کەم کە بۆ گەنجان ئێمە گەنجانی زۆر بەهرەمەندمان هەیە کەس ئەناسم ینی ئەتوانێت هەروەکو ڕووپی کۆر پێرفۆرمانسی خۆی بکە ئەتوانێت وەکو ڕووپی کۆر کار و سکێچەرینی خۆی بکایکە لە ئیشەکانی ڕووپی کۆرەوەیە کە لەگەڵ شعرەکانی سکێچەریش ئەکات ینی سکێچیش ئەکات سکێچی ئەو بۆ نمونە شعرێک باسی ژینگە ئەکات ئەو ئێت وێنەیەکی شاخ و داخی لەگەڵدانێ وێنەی گوڵی لەگەڵدانێ بۆ نمونە شعرە باسی دایکە کادەوێت وێنەی دایکێکی لەگەڵدانێ ئەمانە ئەبن بە زیاتر ئەوەی کە خوێنەر سەرنجی بڕاتە سەرەوە زیاتر بخوێنرێتەوە گای محەممەد بۆچی هەموو فۆکەسی تۆ لەسەر ئینستاگرامە ئێستا بە بڵین ئەکاونتی تریشمان زۆرە خەڵکانێکی زۆرە بینین تەنانەت هەڵێن بە بڵین ڕسقی خۆیان لەسەر سناپچات و نەزەم زۆر بابەتی تر هەیە کە ڕۆژانە کەسانێکی زۆر بەکارهێنن بەڵامەوەی کە من گوێم لێ بوو لە تەواوی باسەکەی تۆیە ئینستاگرام شوێنێکی باشە بۆچی ئەوێ ینی نهێنی بەکاران ئینستاگرام چییە هەستەکەم و نهێنیە بزانین ئینستاگرام ڕێ بە تۆیات کە بتوانیت وێنەیەک بڵێن پەخشکەیت کە ئەم وێنەیەت بتوانی هەم نووسینی لەگەڵ بێ و هەم سکێچیشی لەگەڵ بێ و لەژێر ئەوشا کاپشن بنووسیت کاپشنەکە تۆ ئەتوانی تێکستێکی خۆت دابنەی ئەمە زیاتر کار ئاسانیەکە بۆ شاعیران و شاعیران ئەتوانن لە ڕێگەی ئەم پلاتفۆرمەوە ئاسانتر دەستیان بگات بە خەڵکانی کە لە چاو پلاتفۆرمێکی وەکو سناپچاتە یا پلاتفۆرمێکی وەکو تیکتۆک وانەیە ناتوانێت بەو شێوەیە شاعیر ناتوانێت پەیامی خۆی بگەێنێت بە دەوروبەر اینجا با بڵێم شاعیرانی ئێمە وەبزانم زۆر کەمیان لەوانێ ئینستاگرام بەکاربێنن لێرە تۆ وەکو توێژەرێک پەیانەڵەی چی بۆ ئەو بابەتە
بۆ ئەوەی کە بتوانن لانی کەم زۆر جار هەیە ئێمە ناتوانین کتێبێک بەردەست بخەین لەوانەیە بە دوای شعرێکا بگەڕێنی دۆزینەوە ئەکرێت هەموو ئەمانە لەناو ئینستاگرامە با بڵین وەکو خەزێنەیەک بێت هەم سیڤ ببێت واتە هەم هەڵگیرێت بە شێوازێکی دروست بۆم کەسانێکی بتوان بخوێننەوە و سوودی لێوەربگرن. ڕاستە خۆی یەکێک لە بابەتەکان ئەوەیە بۆچی شێری ئینستاگرام بووە بە بابەتێک کە قسەی لەسەر بکرێت لەبەر ئەوەیە کە ئیزی ئەکسێسی هەیە ینی بە ئاسانی دەست دەکەوێت تۆ هەموو کەسێک مۆبایلێکی بەدەستەوەیە کە زۆرێک لە خەڵک تابلێتێکی هەیە زۆرێک لە خەڵک ئەتوانێت لەسەر کۆمپیوتەرەکەی دەستی بگات بە ئەو پلتفۆرمە سۆشیاڵیانە ئەمە واکات کە شاعیر کە کاتێکە شتێکی خۆی بەرهەمێکی خۆی خاتە بەرچاوی خوێنەرانەوە خوێنەر زۆر بە ئاسانی دەستی بگات بە کارەکەی وە شاعیرانی ئێمەوە من زیاتر جیلی گەنج وەنەوەی تازە کە دێن ئەوان من بانگەکەم کە ئەوان ئەتوانن لە ئەم بوارەیە ئەسپی خۆیان تاو بدەن و ئەتوانن دەستیان بگات بە کۆمەڵێک بینەر نهێنیەکە پێیان بڵێ نهێنیەکەی لە دوای تۆژینەوەی تۆشکە بێگومانم کە لێ کۆڵینەوەی زۆرت کردو و سەرچاوی زۆرت بەردەست خستووە زۆریش پێوەی دڵنیام کە سەرقاڵ بووی تقریبان من بەرهەمی 3 ساڵمە کاتێکی زۆرە لە تەمەنی زۆر پێوەی هیلاک بووم بەڕاستی گومان وایە بەڵام نهێنیەکەیە لە ماوەی ئەم گەڕانەی تۆم سێرچەی بەردەوام و لێ کۆڵینەوەیە کە کردوتە و گەڕان بە دوای سەرچاوی زۆر جیاوازە کە ئێستا بە شاعرە گەنجەکانمانیوێت بۆ ئەوی ئەوانیش زۆر بە خێرایی بتوانن لەم پلتفۆرمەیە هەم سوودمەند بن و هەم شعرەکانیشان زۆر بڵاو بێتەوە. نهێنیەکە ئەوەیە من ئەڵێم پێیان کە هەر کاتێک هەیەەوە هەر چەندێک پێتان ئەکرێەوە تواناتان هەیە خۆتان تەرخانکەن بۆ کاروباری جددیوە کاروبارێکە خۆت بڕوات پێی هەیەەوە ئەزانی ئەم ئیشەی تۆ ئەم کاری تۆ کە ئیکەی خزمەتێکەکات ئەو گەنجانە ئەتوانن ئەم پلتفۆرمانە بقۆزنەوە بۆ کاریوە یعنی تەنها کاری کە کۆمەڵێک ئێمە ئەزانین بەداخەوە کە زۆر کار ئەبینین کە ئەکرێ گەنجی ئێمە یا نەوەی ئێمە یا خەڵکی ئێمە ئیسفادی لێ نەکات بەڵام تۆ کە شتێکی ئاوا هەیە بۆچی نایە یعنی ئیسفادی لێ بکە یەکێ لە خەسڵەتە گرنگەکانی شعری دیجیتالی و شعری ئینستاگرام ئەوەیە کە ئەم کەسە کات بە خاوەنی ئیشی خۆی ئێستا ئێمە نمونەمان وەکو ڕوپیکۆر هەیە کە توانیوێتی لە کتێبەکانی بۆ نزیکەی 3.5 ملیۆن کۆپی بفرۆشێت بۆ بە بێستسێڵەری نیویۆرک تایمز 100 کەس بێستسێڵەرە بن لە ساڵەکە ئەوی کێکە لەوانە یعنی ئەمە گرنگە کە کەسێک ئێستا هەر ڕووپی کۆر خۆی ئێمە کاتی خۆی شاعیرانمان وایە نەزانی کە بوون بە شاعری ترنان نابێ بیخۆن و ئێمە لە کتێبەکانە خوێندومانەتەوە ینی پیاوێکی وەکو ماوەساژاری مکریانی باسیەکە کاڵێ من کە بووم بە شاعیر و شعرم نووسی باوکم ڕۆژێک هاتەوە کتێبی شعرەکەمی کرد بە ناو کوورەی ئاگرەکەمان ناوتی ئەم کوڕی من ئێوە لە برسا بمرێت شاعیران یعنی وایان زانیوە ناتوانن داهاتیشانە بێت تا شاعری وا هەیە کە لە بەردەم پاشایەکە لە بەردەم دەسەڵاتدارێکە ئاڵێ من سەجی دەرگاکەی تۆ مەگەر تۆ ئێسکێکم بۆ هەڵدەی من ئەتوانم پێی بژیم بیقۆزمەوە بەڵام ئێستا شاعیران ئەتوان خۆیان سەرچاوی کار بن و بن بە خاوەن کار وەکو پێم وتی شاعیرێکی وەکو ڕووپی کۆر کە شعرەکانی بۆ 40 زمانی زیندوو وەرگێڕاوە و ئینتەراکتێکی زۆری هەیە لەگەڵ بینەرەکانیەوە سەردانی وڵاتان ئەکات ئێستا هەر بەهۆی شاعیر بوونەوە تۆ ئەتوانی بی بە کارکتەرێک کە زۆر وڵات بگەڕی و بڕۆیت پێرفۆرمانس بکەی شعرەکانی خۆت لێ بخوێنیتەوە بە خۆشحاڵیشەوە میوانداریت لێکەن یعنی گەنجی ئێمە حەزیان لەو بوارانەیە گەنجی ئێمە حەزەکەن کە بڕۆن وڵاتان بگەڕێن و بە قووەتیشەوە دەرەکەوی دەوکاتە تۆ کەسێک نیت کە تەقلیدی بیت و ئێستا کۆمپانیای هەیە شاعیرێکی وەکو ڕووپی کۆر 28 کەس لە لای ئیشەکەن یعنی شاعر بووەتە بابەتێکی مۆنیتایزەیشنیش پارەپەیاکردن هەر ئەوە نییە بەڵێ وەکو بزنسێکیش ئەمە گرنگە یعنی ئەمە بابەتێکی گرنگە بە دانانی ئەکاونتێکی بگەڕێمەوە سەر ئینستاگرام دانانی ئەکاونتێکی ئینستاگرام و بڵاوکردنەوەی شعر ئەم کەسە ببێتە کەسێکی نمونەی و دیار و بەم شێوەیە وەکو ئەو نمونەی کەس باست کرد یاخود نەخێر نهێنیەکی تریش هەیە یاخود با بڵێم جیاوازبوونێکی ئەو شاعرش ئەبێ خۆی بوونی هەبێت بۆ ئەوەی کە بتوانێت بینەرێکی زۆر بەلای خۆیان ڕاکێشێت وەبزانم ئەو کێبڕکێ زۆرەی فۆلۆوەرس و ئەم بابەتانی کە لە جیهانە هەیە ئەمە هەر بەردەوامە بێت دڵنیام تا سۆشیال میدیا هەبێن بابەتش بەردەوامە بێ نهێنیەکی تریش هەیە با بڵێم کە شاعیر خۆی ئەبێت هەی بێت یاخود جیاوازیەک لەوانی تر کە بتوانێت بۆ پێشخستنی ئەکاونتەکەی خۆی
بیخاتەگەر لەپاڵ ئەم هەموو بابەتانی کە بەڕێز ئاماژەت پێکرد بۆ ئەوی سەرکەوتوتر بێ. لە ڕاستیە بابەتە گرنگەکانی ڕۆژە ئەتوانێت بکات بە کۆنتنتی خۆی کۆنتنت گرنگە لە پۆستی ئینستاگرامە کە ئەو کەسە بتوانێت ئەو بابەتانە بڵاوی کاتەوە بەرچاو بن و خەڵکێکی زۆر سەیری بکات و ببێ بە کارێکە بێتە جێی مناقەشە. ئێستا بۆ نمونە بابەتی ژینگە کە ڕوپیکۆر قسەی لەسەر کردووە، بابەتی فێمینیزم کە قسەیەکی زۆری لەسەر کردەوە، بابەتی خۆشەویستی و بابەتی مارجینەڵایزد کۆمیونیتیز کە ئەو کۆمیونیتیانە ئەو کۆمیونیتیە کەمانەی کە کەمینەی ناو کۆمەلگاکان هاتووە ئەم قسەی لەسەر کردەوە. کەڵەرت پیپڵ خەڵکانی بڵێن ڕەنگە جیاوازەکان ئەم هاتووە قسەی لەسەریان کردووەوە. کێشەی کۆچ لەسەر کێشەی کۆچ قسەی کردووە کە ئێمە ئەم بابەتانە هەمویان بابەتی گرنگن و توانیوێتی سەرنجی زۆرێک لە خەڵک ڕاکێشێ بۆ خۆی و بێجگە لە پەنا ئەوانەشە کۆمەڵێک کۆنتنتی کەی هەیە کە ئەتوانی لە پەیجەکە ببینیت و ئەم کەسە توانیوێتی خۆی بگەێنێ بە بینەر و ئۆدیەنسێکی زیاتر. سوپاس بۆ بەڕێز محەممەد مەنوچەر توێژەر و مامۆستای زانکۆ کە لەم بەشی کورسات مەگەزین لەگەڵ ماڵی. زۆر سوپاس بۆ تۆ دووبارە بەخێر. سەرکەوتوو.